بەپێی راپۆرتی ڕێکخراوی میلی و ڕێکخراوی UNDP بە هەماهەنگی دەستەی مافی مرۆڤ و بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ئافرەتان لە کەمپەکانی سنووری پارێزگای هەولێر ڕەوشی ئاوارەکان بە تایبەت ژنان لە ڕووی گێچەڵی سێکسی و زۆر بەشودان و لاقەکردن لە ئاستێکی خراپدایە و بۆ ئەو مەبەستە و بە ئامادەبوونی لایەنی پەیوەندیدار گفتوگۆیەکی کراوەیان بۆ چارەسەری کێشەی ژنان لە کەمپەکان ڕێکخست و راپۆرتەکەیان هەڵسەنگان. کار بۆ هەموو کەسێک دەکەین پێویستی بە خزمەتگوزاریەکانی ئێمە بێت بەس زیاتر ئەمە تەرکیزمان لەسەر ئافرەت و کچوژن ڕەوشی ئافرەتانی خاستن ئاوارە لە بەرەوەیانیش دیلی دەستی دوو کێشن ئەوەیش ئاوارە بوون و دابوونەریتیش ڕەوشیان خراپە و بەڕاستی زۆربەی زۆریان هەر تنەبیت باری دەرونیان باش نییە لەو وەزعی کە ئەوان تێدان. بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژ بە ئافرەتانیش دەڵێت حاڵەتەکان جیاوازن و کەمپینی چاودێریشیان بۆ ڕەوشی ئاوارەکان لە نێو کەمپەکان داناوە و بە هاوکاری ڕێکخراوەکانیش کار بۆ باشترکردنی ڕەوشی ژنان دەکەن. تی مۆبایلێکمان لە بەحرکەیەوە هۆبەیەکمانەیە لە کەورگۆسک کەمپی کەورگۆسک و تی مۆبایلەکەش لە کەمپی بەحرکە ماوەی 6 مانگ دەبێت کارکردمان لەو تیمە ئەوڕۆ ئەنجامەکەی کە بڵاو دەکرێتەوە کە کارکردنیمان لەسەرەوەی تونتیژانەی بەرامبەر ئافرەتان دەکرێتن یا خێزان دەکرێتن زیاتر لەسەر تونتیژ لێدان و هەڕەشە و تونتیژی دەرونی و سێکسیوانە بەڵێ تونتیژ سێکسیش ئەویش هەیە چەند حاڵەتێک تۆمار کراوە بە دوواداوچنی بەردەوام بۆ دەکرێتن و داوا تۆمار کراوە ئەوانە کە ئێستا لە کەمپەکان ئەفسەری لێکۆڵینەوە هەیە لە کەمپەکان کە لەو تیمانە کار دەکەن. ئەندامێکی لێژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر پێی وایە کێشەی ئاوارەکان بە تایبەت بەرامبەر ژنان پەرەی سندووە و دەشڵێت پێویستە بەرپرسانی کەمپەکان هۆشیارتر بن بۆ چاودێری ڕەوشی ژنان. خەڵکەکە خۆی ناوێرێ سکاڵا بکات ویانش ترسێت تووشی کێشەی گەورەتر بێت کە کاتێ سکاڵاکە بەڵام بەر حاڵێک مادام ئەوان ڕۆژانە بوونیان هەبوو لەوێ و جودیانە بۆ لەناو خەڵکەکە ژیاون هەر بە حاڵەت حساب بکرێ و ئەگە چارەسەریش بکرێ هەر چارەسەری حاڵەت حساب. هەر بەپێی ئەو راپۆرتە کە لە کەمپی بەحرکە بە دوواداچوونی بۆ کراوە 7 حاڵەتی گێچەڵی سێکسی و 2 حاڵەتی لاقەکردن و 11 حاڵەتی لێدان و سزان ڕوویان داوە هاوکات 4 حاڵەتی بەشودانی پێشوەختە و 16 حاڵەتی جێهێشتنی قوتابخانە بەهۆی کەم دەرامەتیەوە ڕوویان داوە. ئاماژە بۆش کراوە توند و تیژەکان زۆر لەوە زیاترن کە دەخرێنە ڕوو بەڵام بەهۆی دابوونەریت و ترسەوە سکاڵاکان تۆمار نەکراون. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.